بەناوی خوایەوە و هەموو کاتێکتان باش بیدەرانی بەڕێزی شاش ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە تایبەتەکەی خۆتان کەوان تا کەوان 1400 ساڵ زیاتر لەمەوە بەسەروەری مرۆڤایەتی فەرموویەتی بەبینینی دەست بکەن بە ڕۆژوگرتن و بەبینینی دەست بکەن بە جەژنکردن. بینینی یەکەم کەوانی دەستپێکردنی مانگی ڕەمەزانە و بینینی دووەم کەوانی تەواوبوونی مانگی ڕەمەزانە. لە نێوان دوو کەوانە هەوڵە دێن ئێمە ڕێز و خۆشەویستی و محیبەت پێشکەشیەوە بکەین و ئەم ساڵیش کەوان تاکەوان لە خزمەتتانە دەست پێکاتەوە بۆی کە هەوڵ بدەین بە دیدگایەکی تر و بە جۆرێکی تر باس لە ڕەمەزان و لە بەڕۆژوبوون بکەین لە کۆمەڵی گۆشەنیگاوە کە هەوڵە دەین ئەوەی کە چەند ساڵە خوا پێبەخشیون لە زانست و زانیاری و لەسەر هەمویانەوە لە ئەدەب و ڕێز لە خزمەت ئێوەیە عەرزی بکەین. من هەڵگور ساڵح جاف پزیشکی دانەشاری سلێمانی پێشکەشکاری بەرنامەی چارە وەک عادەتی ماڵانی کوردەواری خۆمان کە لە دەرگای ئێرە برا بچووکە چە دەرگاکاتەوە وەک بچوشیە مەزلیسە حەزم کرد دەستکەم بە بەرنامەکە لە خزمەتتانە فەرمولانەخە. زۆر سپاس دکتۆر سڵاو لە بەڕێست و سڵاو لە برادران و سڵاو لە بینەرە جوانەکانمان بە هیوای ئەوەین کە لە مانگی ڕەمەزان بتوانین ئێوارانی مانگی ڕەمەزان میوانی ماڵەکانتان بین بە پڕزانیاری بە هەموو ئەو بابەتانەی کە لەلای ئێوە کەڵەکە بووە و پرسیارە و ئێمە دەتوانین وەڵامێک بدەین بۆ پرسیارەکانتان. دیارە پێش هەموو شت مانگی ڕەمەزان پیرۆز لە تەواوی مسلمانان لە هەر کوێیەکی دنیا بن بە ئومێدەوەی کە ڕەمەزانێکی پڕخێر و خۆشی بێت، ڕەمەزانی قوبوڵبوونی دوعاکانمان بێ، ڕەمەزانی لێخۆشبوون بێ لە گوناهەکانمان. وەگەوەی کە دکتۆر ئاماژەی پێکرد لە کەوان لە دەرکەوتنی مانگی ڕەمەزان تا کەوانی دەرکەوتنی جەژن ئێمە ئێواران کاتژمێر 7 ڕاستەوخۆ لە کورسان نیوزەوە لەگەڵتان دەبین هەر ئێوارە و بە کۆمەڵێک بابەت دەبینە میوانی ماڵەکانتان. منی شلانە کە ئامادەکار و پێشکەشکاری بەرنامی فایل و دیاردەم بەڵام لەگەڵ هاوکارانم پێکەوە بە کۆمەڵێ بابەتی سوود بەخش لە ئێوارانی ڕەمەزان دەبینە میوانی ماڵەکانتان. یەکێکتر لە هاوکارانمان سڵاوت لێبێ. سڵاو لانەخان دکتۆر هەڵگور دکتۆر بیلال ئازان و خۆشەویستان نارجێکم سڵاوتان لێبێم کاتتان باش ڕەمەزانتان پیرۆز خوای گەورە تاعەت و نوێژ و ڕۆژووی هەمولایەکی قبول کردبێ. لەم ئێوارەی ڕەمەزانەشدا لە خزمەتتانداین بۆی کە پێکەوە هەندێک گفتوگۆ بکەین. یەکێک لە ئەرکەکانی میدیا بێگومان لە پاڵ چێژبەخشین و کات بەسەربردن و گەیاندنی هەواڵ و زانیاری و گەیاندنی ڕووداوەکان گەیاندنی شتێکە بە بینەر و بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری بینەرەکانێتی ئەما بێت لە هەموو میدیایەکە بێت لە پاڵەوەرکانی تر. ئێمە هیوادارین بتوانین لەم ماوەی کە لە مانگی ڕەمەزاندا پێکەوەین هۆڵمانە بێ لەوەی کە بەو گفتوگویانی لەگەڵ میوانەکانمان لەگەڵ هاوڕێیانم لێرە ئەنجامیە دەین ببینەوە کاریەوەی کە بینەرەکانمان کەمێک لە ئاستی هۆشیاریان یاخود بەرچاوڕوونی زیاتریان پێ بدەین. بێگومانم لەگەڵ هاوکارانم ئەو گفتوگویانەی کایکەین بە کەڵک و سودبەخشە بێ. دکتۆر بیلال ئێستا لای دکتۆر هەڵگور سڵاوتان لێبێ بە ناوی خوای گەورە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتانە بین. دکتۆر بیلالم دکتۆرام هەیە لە اقتصادی سیاسی لە ئابووری سیاسی ڕوا توێژەری دکتۆراشم لە زانکۆی سلێمانی. ئەم جارە جیاواز لە بابەتی هەواڵی ئابووری ئەو وایلات ئەم وایلی هات هەوڵین ئەو بابەتانی پێیوەستن بە ژیانی ڕۆژانەتان لە بابەتە دارایی و ئابوووریەکان لە بابەتی خێزان ئابووری خێزان ئابووری تاک هەروە بە هەدەردان و هەروە ئەو بابەتانی کە پێیوەستن بە هاندان بۆەوەی کە وەگەوی هەمیشە من ئێڵێم و ئابووریەکی باشتان هەبێ وازام لەوەتی منەڵم ئابووریەکی باشتان هەبێ معاشیش باش هەوڵین لەو بارانە لە خزمەتتان نابین لەگەڵ هاوکاران. دکتۆر ئەگەر هین بێت لە جەنابتەوە دەست پێکەین ئاوا دیسانەوە گەڕێینەوە بۆ ئێرە هەمیشە من کە خەڵک پرسیارم لێ کات ئەڵێ سوودە تەندروستیەکانی ڕۆژوو ئەڵەمێکێ لە گوناحە گەورەکان کە بیکەوێ بڵێ سوودە تەندروستیەکانی ڕۆژوو چییە لەبەرەوەی کە کێشەی ئێمە ئەوەیە کە لە وشەی سوود و زیان لێگەینەوە بە پێوەری عەقڵی خۆمان لێکەینەوە و ئەوەشی کتاوکە ئێستا زانست پێ گەیشتۆ عەقڵی ئینسان توانایەکی ئێجگار سنوورداری هەیە و لە شتەکان تەنهاوە تێگا کە تێکراوە. بەمانای شتر ئەگەر ئێستا من لەبەرەوەی کە لە کوردستانە لەدایک بووم و لە عایلێکە لەدایک بووم کە تا ڕادەیەک لەگەڵ خوێندنەوە و لەگەڵ ئاینە بینی هەبوو ئاینم هەیە ئەگەر لە هەندستانە دایک بوومە لەوانەیە بودیە بوومە لەوانەیە هەرچێک بوومە کە هیچ جیاوازێکی نابن لەگەڵ خۆمە لەبەرەوە هەمیشە ئاڵم ئەوەی کە خۆسی ئیسلامی ئەوەی کە غیری ئیسلامیەکانیش یۆگایە هەر مەسیحێتە بودیەتە هەشتێکی ترە ئەبێ لە جێی خۆی بمێنێتەوە تەندروستی لە جێگەی خۆی بمێنێتەوە. بەڵام دەکرێت ئێمە پەیڕەوی بابەتە ئاینەکان بکەین و دوجار هەست بە سوودە تەندروستیەکانی بکەین لەبەرەوە هیچ کاتێک
ئای ناهێنمە خوارەوە بۆ ئاستی زانست چونکە زانست تەنها کۆمەڵێک شتە بارقام لێکەیرێتەوە بە هەزاران شتی تر ماوەتەوە بارقام پێ بگەین یانە توێ بڵێ دوشتی جیاوازن دکتۆر دوشتی ئەجگار جیاوازن و ناکری ئێمە ئەوەی کە لەسەر و ئاستی عقلەوە چکە تاکو سەبیرمان نەچێتەوە کە ئێمە ئەوەی کە لە ئاینا هەیە یەکێک لە مناقەشەکانی کە تۆ زۆر لە من باشترەی زانیت مەسلەی بوونی خوایە کە بە هەستەکان هەستی پێ ناکرێت چکە خوا لەسەر و هەستەکانی ئینسانەوەیە ئەوەشی کە لە خواوە دێت ناکرێت بە هەستەکان ئەمە تاقیم بکەین چکە زانست تەنها بە هەستەکان تاقیەکرێتەوە دکتۆر شتێکی بیرخستمەوە ڕۆژێک ئەلبەرت ئەنیشتاین وەکو دەزانین عقلی وەکو عقلی سەرە دەستنیشانکرا ڕۆژێک گفتوگۆکە لەگەڵ قەشەیەکە لەبارەی خواوە دەیەوێ بە زانست بیسەلمێنێکە خوددا نییە قەشەکە پێی دەڵێ بەڕێزە نیشتین ئێمە بە زانست خوددامان وەرنەگرۆ تا بە زانست بۆمان سلمێنیکە خوانیە ئێمە لەڕێ عەقیدەوە خوامان ناسیوە خوامان وەرگرتووە خوامان خۆش دەوێت ینی ڕێگە قسەی تۆ ئاین و بڕوا و عەقیدە شتێکە پەیوەندی بە زانستەوە نییە ینی جاری وایە تۆ دەزانی بابەتێک زانستی نییە بەڵام بڕوا توێتی و پەیڕەوی لێ دەکەیت یەک شتی تر هەیە لێرە بڕێک لەو شتانی کە ئاینین و زانستینین هەیە کە زانست پێی نەگەیشتووە نەک لەبەرەوەی زانستینین بۆ نمونە تۆزێکی تر ئەەکەمە خزمەت جەنابەت بۆی کە باس لە ئەدەفی بەرنامەکە بکەیت چکە زۆر جەوابەتەکەت لێ وەرگرتمەوە مەسەلەی خوێندن بەسەر ئاوە ئەوەی کە ئەچی بۆ لای کەسێک پەرداخەگاوت بۆ هێنێ ئاەتێکت بەسەریا بۆ خوێنن تو بەنێتی شیفای خۆیتەوە هەتاوەکو ئەم دە ساڵی کۆتایی خەڵک بە خورافاتی یەگەیشت بەڵام لەم کۆتاییانە لە ڕێگەی مایکرۆسکۆپەوە لە ڕێگەی مایکرۆسکۆپی ئەلکترۆنی بۆیان دەرکەوە دەگەر ئەو قسەی خۆشەویستی بۆ بکەیت جۆرێک لە گەردەکانی گۆڕێ ئەگەر قسەی ڕق و قینەی بۆ بکەیت بە جۆرێکە گۆڕێ کە ئێمە هەزاران ساڵم شتەمان لە ئاینی ئیسلام و لەوانەیە لە پێشانی ئیسلامی شەوە هەبوو بێت فاوەی کە لە زانستە لە ئاینا هەیە لە زانستانیە هیەوەیە کە زانست پێی نەگەشتە نەک لەبەری ئاین هەر لەسەر بابەتی ئاوەکەی بەڕێستان دکتۆر لە ئیسلامدا دەڵێت کە ئاو دەخۆیتەوە بە پێوەمەی خۆرەوە دانیشە ئەنجا ئەو بخۆرەوە و بە یەک جاریژمەی خۆ بە سێ قوم ئاوەکە بخۆ ئێستا لە تازەترین توێژینەوەیە زانست ئەوەی سەلماندووە کە لە ڕووی تەندروستیەوە چەندە باشە کە تۆ بە یەک قوم ئاو نەخۆیتەوە و بە دانیشتنیشەوە ئاو بخۆیتەوە ئەمەش ڕەنگە چەندەها ساڵ بە لە ئێستا ئیسلام ئەمەی وتووە بەڵام زانست تازە بەمەگەشتووە کە لە ڕووی زانستیەوە ئەمە چەند سوودی هەیە بڵێ دکتۆر بیلال لە ڕووی ئابووری و کە فەرمووت ئابووری سیاسی چۆن ئێمە ئاکرێت سوود لەم بەرنامەیە و لە ناوەخنی بەرنامەکەەوە سوود لە ڕەمەزان وەربگرین بۆی کە بتوانین ئابووری خۆمان ڕێک بخەینەوە جاریشتر بێگومان ڕەمەزان تایبەتمەندی ئاینی و دینی هەیە کاتێکە بۆ پەرستش ئەم بابەتە ماوەیە کە ئێمە لە کوردستان پێشەوەی ڕێک وەڵامی بابەت ئابووریەکەم و حەزەکەم لەسەر بابەتێکی پەیوەست بە پرسیارەکە قسە بکەم ئێمە لە ڕابردووە لە مێژووە چەندین کەسایەتی و زانا و کەسایەتی ئاینی و دینیمان هەبوو لە کوردستان کە پێشەوایەتی کۆمەڵایەتی ئابووری سیاسی و دینیان کردو واکری ئەمانە وەکو بنەمایەک ئێمە لە بابەتە دینیەکان هەڵبەتەوە ڕاستە بنەمای شەرعی و دینی هەیە و کەسچەی لەسەر ناکە بەڵامە دەجار بۆ لێکدانەوە و باسکردن لەسەر ئەو پرسانی پێیوەستن بە بابەتی شەریعەت و دین و شیکاریکردن بۆیان پشت بەم کەسانی زانە ئاینەکانی خۆمابەستین هەر لە مەلای گەورە هەتاکوەتە سەعیدی نورسی هەتاکو کەسانی سەمەل عەبدولکەریمی مدەڕیس مەلا عەبدولکەریمی مدەڕیس بڵین زۆرە ناژمێردن ماشەڵڵایان لێبێ بەڵێ بێگومان کە من دڵنیام کەوان تاکەوان زۆر گرنگی بەم بابەتایە و هەوڵەیە کوردیانە لە بابەتە ئاینی و دینی و شەرعیەکان بکۆڵێتەوە بۆ وەڵامی پرسیارەکە کاک دکتۆر ڕاستی بابەتی مانگی ڕەمەزانی پیرۆز ڕاستە تەقسێکی دینی و ئاینی هەیە بەڵام بەدەر نییە لە بابەتە ئابووریەکان ئەگەر تۆزێک ورتر سێری مانگی ڕەمەزان بکەین کاتی کەی بکەین و ئەو بابەتانی کە پێیوەستن بە مانگی ڕەمەزانەوە ئەکرێ بڵین بەشێکی زۆری ئابووریان هەر لە خۆگرتنەوە بۆ خواردن بەشێکە لەوەی کە تۆ دەرفەدوێ بوو ئەوەی کە بە هەدەردانە کەم بکەیتەوە زیادە خەرجیت کەم بکەیتەوە و وەکەوەی ئێوە دڵنیام سەپۆرتێم قسەیەکەن لە ڕووی تەندروستیەوە باشتر بین کە دواتر خەرجیە تەندروستیەکانیشی کەمترە کاتەوە و هەروەها لە بابەتی تر ئەگە سەرنجی مانگی ڕەمەزان بین جموجوڵێکی زۆر باش و قەرەباڵغێکی باش بە بازاڕەوە هەیە دەرفەتێکە بوو ئەوەی کە خەڵکانێکی زۆر بتوان و کار و کەسابەتێکی باشتر کەن و هەروەها بۆ خێزانەکانیش دەرفەتێکە بۆ ئی بتوانین خەرجەکانی خۆیان ڕێخەنەوە و لەلایەکی ترەوە بابەتی زەکات سەرفوترا هەموو ئەمانە ئاماژەیەکن بۆ بابەتە ئابووریەکان کە ئەتوانین لە مانگی ڕەمەزانە سوودیان لێوەربگیرێ بۆ کەمکردنەوەی هەژاری بۆ عەدالەت
بۆ عەدالەتی کۆمەڵایەتی کە هەمووانە بابەتی ئابوورین ئەمە سەرباری ئەوەی کە مانگی ڕەمەزان بۆ خۆی تەقسێفتایەتێ بۆ ئەوەی لە ڕووی پەروەردەوە خۆت پێ بگەین بۆ بابەتی ئابوووریەکانیش ئەتوانین وا بکەین بکەین بە دەرفەتێ لە ڕووە ئابوووریەکەش خۆمان پەرە ببین لە ڕووی ڕۆشنبیری ئابووریەوە کە بێگومان جەنابی شێزان دڵنیای تو ڕۆڵێکی باشت هەیە لەوەی کە پلانێکی باشمانداناوە لە ڕوو ئابووریەکە قسەی باشی لەسەر بەڵێ لە خزمەتتانم دکتۆر بیلال زۆرمە بەسێتی کە ئەم ڕەمەزانە بۆتان باس بکات چۆن لە ڕووی زانستی و دەوڵەمە نەبی باسیەکەین هەمووتانەکەم بە حەمەقدووی مسڵ ئەوە زۆر زۆر زەڕۆری جا ئەوە برادرا لە کۆنتترۆل پێ منەگە ئیجازە هەبێت ڕێزان خان ڕێزان محەممەد یەکێکە لە هاوکارەکە بن بۆ خۆبان ئەیناسین کە بەشێکی سەرێکی ئەم بەرنمەیە لەگەڵ براو خوشکە پامنێرەکانی ترمانە ئێستا بەشێکی مەدانی لەگەڵێکێک لە بەڕێزانە دوێت کە کاری ڕێخستنیات و چۆکە لەسەر شەقامەکان و ئەوێت پامێکمان پێ بگەینە و ئێوارانیش ڕێزان خان و راپۆرتە جوانەکانی بینیوەکو چۆن لە راپۆرتی بەرنامەی زۆر بۆمانە ڕێزان خانمان بینیوە ڕێزان خان ئێوار و هەموو کاتێکت باش و سڵاوت لێبێ و فەرمووی سڵاو لە ئێوە ڕەمەزانتان پیرۆز بێ بەهیوای ئەوەین کە بەرنامەی کەوان تاکەوان وەک ساڵی ڕابردوو بەرنمەیەکی زۆر بەپێست بێ بەرنمەیەکی پڕ زانیاری بێ بە هاوڵاتیان لە هەموو بارەکانی کە خۆتان ئاماژەتان پێدا کە کۆمەڵێک تەوەری گرنگ لە سەر جەمبواری جیاوازەکان لە ناو بەرنمەکەدا پێشکەشەکەن منیش وەکو پەیامنێر هەوڵەیەم کە ئەو بابەتانی پێویستی بە ڕاستەوخۆ بوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆتان بگوازمەوە و ئەو بابەتانەشی کە چیرۆک بوون پێویستی بەو بوو کە بە دوواداچوونەوە بە چیرۆکانە بۆتان بگەرمەوە لە ڕێگەی راپۆرت و فیچەرەوە بۆتان ئەگەرمەوە من ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژ ئەمەوێ پێتان بڵێم کە لە شارەی سالمم لە سەهۆڵەکەی سلێمانی کە مەفرەزەیەک لە بەڕێبەتی هاتووشی ناوشاری سلێمانی بەدەر لە ڕۆژەکانی تر ئەمڕۆ کە ڕەمەزانە لەسەر لەم شەقامان دەیانەوێت ڕێخستن بۆ تەواوی شەقامەکە بکەن بەشێک لەم بەڕێزانە لە کاتی بەربانگا لێرە بوون لە سەر شەقام بوون بەربانگی خۆیان لە بری ئەوەی لەگەڵ خێزانەکە ەوە لە سەر شەقام بەربانگی خۆیان کردوتەوە لەگەڵ هاوڕێ ئەفسەرەکانی تریان ئەمڕۆ بەربانگیان کردوێتەوە چمە لای هەرێکە لە کاک فەرهاد و کاکارزان بە سەرداشم لای کاک فەرهاد ڕەمەزانی پیرۆز بێ ڕۆژ و تاعاتە خۆ بێ ئینشاءالله کاک فەرهاد دەوامی تۆ لە کێوە دەستی پێ کرد بەربانگ لەسەر شەقام بوو یاخود لە ماڵەوە بووی والله داوامی ئەمەیتر لە 5 و تقریبا نیوە دەست پێەکە دوو کەسمانەمەین و لەسەر شەقامەکە و دوو کەسمان شەڕا نانەکە ئەخوا ڕۆژۆ گەشتێنێ دوو بە دوو بەدلێکێ کاتە بەدلێکەن واتە دوانتان هێشتا ڕۆژوو ناشکێنێت تا دوو هاوڕەکەی ترتانێتەوە لەشتان ساخ بێت و خۆی گەورەی شەڵا ڕۆژەکانتانی قبول کرد بێ کاک فەرهاد ڕۆژانی تر داوانتان چۆن بوو جیاواز لە ڕەمەزان دەستپێکی داواممایتر شوێنانمان هەیە بۆمان دانرێت شەقامی سالممان هەیە هەندێک شوێنی ترمان هەیە بەپێی ئەو شوێنانەی کە بۆمان دانراوە ئترا ڕۆنێ شوێنەکانی خۆمان ئەرکەکانی خۆمان ئەم شەقامی سالمە گەر هاوکارەکەم دیمەنەکان بگوازێتەوە لە ڕۆژانی ڕابردوو ئەم شەقامە قەرەباڵغترین شەقامەکانی شار بوو بەڵام ئەمڕۆ چۆڵێکی پێ و ئەبیێ ئایا هۆکارەکەیەوەی کە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان ڕۆژەکانیان شکاندووە و ئەمڕۆ کەمتر قەرەباڵخی لەسەر شەقامی سالم هەیە بەڵێ خۆی ڕۆژانەی تر کاتی نانخواردن چۆڵە بێت دوای تقریبان سعات 9 ئیتر خەڵکەکانیانە دەرەوە قەرەباڵە خەوێتەوە داواکاری ئێوە بۆەوەی کە هاوڕێ شۆفێرەکانتان هاوڵاتیان هاوکار بن لەوەی کە ئێوەش لە بەیانیەوەمان چۆن بە ڕۆژون چۆن هاوکاریتان بکەن بۆەوەی کە دەستیان هەبێت لە ڕێخستنی شەقامەکانە دەستخۆشییان لەکەین وەڵاهی زۆر باشن زۆر هاوکارمانن زۆر پابندی ڕێنمایەکانن چی لە ترافیک لایتەکانە چی لە خەتی پەڕینەوەکانە زۆر تێگەیشتون سپاس بۆخوا چەند کەسێک ئەو مخالف و شتەی هەروە ئەبێت بەس هیوادارین ئەویش نەمێنێت ئێمە هەوڵە دەین دایما سەرماڵی خەڵکی بپارێزین ڕێنمایی بین بە خەڵک تووشی ڕووداوی هاتچۆنە بێت خەڵک ڕووداوی دڵتەزیێن نەبن ئێمە ئەوانمان زۆر بەلاوە گرنگە ساڵانە ئامارێک هەیە ئاماری گیان لە دەستدان یاخود ڕوودا و یاخود کەماندان بوون ئێمە تا هەوڵەیەن تا و ئامارە کەمتر بێت بۆ ئێمە باشتر و جێگەی دەستخۆشیە بۆ دڵخۆشیشە حتمما ئامارانە تا کەمتر بێت جێگەی دڵخۆشی بۆ هەم ئێوە وەکو بەڕێبەتی هاتوچۆ هەم وەکو ڕاگەاندنەکان کە
بەدڵ ئازاری و ناچین بابەتەکان حاضر بکەین لەبەرەوەی کاتێکە راپۆرتێک حاضر ئەەکەین کاڕووداوی گیان لە دەستدانی تایە چەند بۆ خێزانەکەی قورسە هێندەش بۆ ئێمە قورسەکە چیرۆکی تراژیدێ ژیانی ئەوان ئەگەڕینەوە دەستەکان خۆشکاک فەرهاد ئەچمە لای هاوڕێکەت سپاس دەکەم تا کارزان بەڕێزیشتان لێرە ڕۆژەکانتان شکان بەخێر بێن سەرەتا بەڵێ ئەرەوەڵامە دەوامان پێنج و نیو دەست پێکا تقریبان بۆیان زەونی تا چەند قورسە لە ڕەمەزانانە لەگەڵ خێزانەکانتان ڕۆژ و ناشکێنن بەڵکویان لەسەر شەقامەکان بەربانگ ئەکەنەوە ڕاستە ئێمە لە خزمەتە وڵاتیانە هەنیشە مەجبورین دەوامەکەمان کارەکەمان هاوارڕێی پێیاوی لەگەڵەوەی کە بە ڕۆژون کارزان ئەرکەکانتان قورستر ئەبێ هەم لەلایەکە و ڕەنگە بۆی کەم خواردنەوە بێهێز بیت توانای ئەوەت نەوێ بەڵام هیچ بە شەقامەکانەوە دیارە بێ کە ئێوە ئەمڕۆ هیلاکەم بە ڕۆژون نا لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ بەڕاستی ئەمە سوپاسی شۆفێرانی ژەکەین زۆر هاوکاربانن بە درێژەی ڕەمەزان داوامی ئێوەوە ئەبێ یاخۆت گۆڕانکاری بەسەر وەجبەکانتان نایەت نا هەر ئێمە مەوکو مەفرەزەی شەو پێنجونی پەیوەندیەکەین بۆ یان زەونیوی شەو ئێمە وازبی خۆمان سابتە لەشتان سان بێ و دەستان خۆش بێ سپاس دەکەم مەمنون زۆر سپاس دەستێەوەش خۆش بێ ڕێستانەیە هەڵگوردلانە ڕانکۆ بیلال دیارە شەقامی سالم یەکێک لەو شەقامانەی کە لە هەموو کاتێکە قەرەباڵخێکی زۆری پێوە ئەبینرێ لە هەموو کاتێکە شۆفێرێکی زۆرێتە ئەم شەقامە بۆیە کارمەندانی هاتوچۆ بەردەوام لێرە ئەلکیان هەیە بەردەوام کار لەسەر ڕێخستنەی شەقامەکانەکەن هیچ شتێک بۆ ئەمان جیاواز نیە هیچ بۆ نویادێک بۆ ئەمان جیاواز نیە کە بڵێ ڕەمەزانە ئەمان داوامیان کەمتر بکە یاخود بۆنەیەکێ ئەمان داوامیان کەمتر بکە بە پێچەوانەوە لەگەڵ بۆ نویادەکانە ئەمان داوامیان زیاترە بێ بۆیە کار ئەەکەن لەسەرەوەی کە تەواوی شەقامەکان ڕێک بخەن تاکوی شۆفێرێک سەرپێچینەکە لە بۆ نویادەکانە و منەمێ باسیۆش کەم کە ئەمان لەگەڵەوەی کە بەشێکیان بە زمانی بەڕۆژێتیەوە لە کاتژمێرەکانی بەیانیەوە سەرقاڵی ئەوەن کە ڕێخستنی شەقامەکان بکەن وەجبە و بە وەجبە گۆڕانکاریان بەسەرێت وەجبەیەکیان کاتی بەربانگیانەکەوێتە کاتژمێر یاخود کاتی داوامی ئەوان بەڵام لەگەڵ هاوڕەکانیانوا دا بەشێکن کە بەدلی بکەن بۆی هیچ شەقامێک چۆڵ نەبێت لە مرور ئەوان بچێن نان بخۆن وەجبەی دومیان کە هاتەوە ئەنجە ئەوانی تر بچن ڕۆژەکانیان بشکێنن بۆیە لەنەو بەڕێبراتی خزمەت گوزاریەکانە ئەم پیشە جوانە هەیە هەم ئەیانەوێت کارەکانی خۆیان بە جوانی بەڕێوە بەرن هەم ئەیانەوێت لایەن ئاینیەکانیشان جێبەجێ بکەن کە لە ڕەمەزاندا ڕۆژوگرتن و تاعاتکردنە ئەوە زانیاریەکانە ئەگەڕێمەوە بلایەوە ئەگەر پرسیارێکتان لەشی جەناب و لە شێ و بەڕێزانەش ساغ بێ هەڵبەتەوەی کە جەنابتێکی لەگەڵ براوی نەگرا لەگەڵ ئەم برانی کە لە پشتەوەن لە کۆنتترۆڵن ئەوە شەر بە هەمان شێوە ئەوانیش کاتەکانی خوان تەوزیعکردەوەی کە بتوانن هەمارکینەکە جێبەجێ بکەن و هەمەر کەمیدیا کرێژان نێگەشت تۆزە لە سۆڵەکەش دوور بینەمە ئارە پیشانیای لانەخان لە بابەتی یاسا و ڕەمەزان و لە بابەتی ژن و ئاین ئێستا ئەو ناوانی کە تاکەسە باسمان کرد زۆربیان پیاون حەزەکەمەوان بۆ جەنابەت دەجێ بێڵم جەنابەت فەرمووی باسییان بکەیت دەستان خۆش بێ دیارە ئێمە لە بەرنامەی کەوان تاکەوان ئەوەندەی کە پسپۆری ئێمە بێ گرنگە بەلامانەوە بە تایبەت لە ڕۆ دینیەکەەوە ئێمە لە ئێستادا جۆرە سەر لە شێوانێکەیە بەڕاستی لە لای خەڵک کە کۆمەڵێک بیرروڕای جیاواز هەیە لەسەر ئاین ینی خەڵک جۆرە سەر لە شێوانێکی لەلا دروست بۆ بەڕاستی نازانی چی ڕاستە و چی هەڵەیە هەرمە خۆم دوێنێ شتێکم بینی و ئەگەر تۆ بە تەمای ختمی قورئانی ئەگەر هەنێک شتی تر هەیە ئەوانت نییە ختمەکە مەکە لەبەر ئەوەی ئیسفادەی نییە یعنی ئەمە وا دەکا خەڵک سار دەکاتەوە لە ئاین وا دەکا کە تۆ نازانی کە مامۆستای ئاین نییە وتارەکانی لەسەر حەقا ڕاستە و کام مامۆستای ئاینی شتەکانی هەڵەیە خۆیان بۆ خۆیان جۆرە سەر لە شێواوەیەکیان لە لای خەڵک دروست کردووە ئێمە باسیەوەمان کرد کە هەر لە مێژە بابەتی دینداری هەبووە ئێمە مەستورەخانی ئەردەڵانیمان هەیە کە ئەمە خانمێکی لەگەڵ ئەوەی شاعیر بووە مێژونوس بووە بەڵام بە تەواوەتی قوڵ بۆ تۆ لە مەسائلی ئاین و لە مەسائلی ژن و ئاین یعنی کتێبی هەیە لەسەر ئەوەی کە بابەتی شەریعەت تایبەت بە ژنان کە ئەوەی کە بۆ لەو خانمانەی لەو کاتەدا باوکی ڕێگەی پێداوە بچێتە بەر خوێندن و لەگەڵیشیدا وەک چۆن دەڵێن مەلای 12 عیلمی خوێندووە و شەهادەی 12 عیلمی وەرگرتووە ئێمە لەو کاتەوە ئەو دینەمان بەو شێوەیە هێناوە تێگەشتێکی جوان بۆ دین هەبوو بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەیبینین بەو شێوەیە نییە جا ئێمە هەوڵ دەدەین لە بەرنمەکانی دواتردا بە ئامادەبوونی ئەو میوانانی کە دێنە ئێرە ئەوەیەک لای بکەینەوە بەڕاستی بزانین کام دینە
ڕاستە و کامە ئەوەیە کە خەڵکی تووشی ترس و دڵەڕاوچیە کردووە. ئەمە یەکێکە لە بابەتەکانی من کە بەڕاستی ئەمە قسەی لەسەر بکەم. لەلایەنێکی ترەوە بابەتی تاوانکاری بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا ئێمە دەزانین کورت هەمیشە قسەیەکی هەیە ئەڵێت برسێتی ڕێگی هاری پێوەیە دکتۆر. هەر خۆمان کە برسیمانە بێت تااقەتی قسەکردنمان نییە، تااقەتی مناقەشاتمان نییە، ڕەنگە ئەگەر کەسێک زیاد لە حەدی خۆی مناقەشەیەکمان لەگەڵ کات تووشی بەرپەرچدانەوەیەک ببی. ئەمە بۆ هەموو بابەتەکانی تر ڕاستە. بە نمونە ئێستا کاتێک هاوکارم لەسەر جادێ و بابەتی هاتوچۆ باز دەکەم، ئەوەی دەیبینین بە تایبەت ئێواران لە نزیکی بەربانک کە خەڵک پەلەی ئەوەیەتی بە پەلەشت بکرێ و بڕواتەوە بۆ ماڵەوە، برسیەتی تینوێتی چەند سعاتێکە نان و ئاوی نەخواردووە، ئەمە ڕەنگە سەبر و تەحملێکی تەواو ینی لەو کەسەدا دابەزی بێ. لەوانەیە بە فولایتێک بە هۆڕینێک هەر شتێک بەلایدا بڕۆی ئەگەر تۆ سریعتر لەوبی لەوانەیە ئەم حاڵەتەوا بکات شۆفێری بەرامبەر بۆ دابەزێ و بتکا بە قوربانی یەک فیشک. ئێمە پێشتر بینیومانە لە ئەنجامی فولایتێکەوە ئەگەر بە ڕۆژوش نەبوو برسیشی نەبوو بێ جا ئەوەی کە زۆر گرنگە دکتۆر لایانی دەرونی لە مانگی ڕەمەزاندا بەڕاستی زۆر گرنگە. یعنی تا چەند ئێمە بتوانین زاڵ بین بەسەر لایانی دەرونی خۆمان و بەرامبەریش یعنی هەست بەوە بکە ئێمە هەرێکێک لە ئێمە من کە خۆم هەستەکەم برسیم هەست بە برسێتی بەرامبەرەکەشم بکەم. ئەمە واکە کە ئێمە هەموو هاوکاری یەک بین لە مانگی ڕەمەزاندا. ئەو تاوانانەی کە لایەن زەمانگی ساڵدا ئێمە باسی کۆمەڵێک تاوانەکەین. بە نمونە تاوانە ئەلکترۆنیەکانمان هەیە، دزیمان هەیە، مخەدەرات و مادەی هۆشبەرمان هەیە. ئەم تاوانانە بە درێژایی ساڵ هەن، بەڵام با ئێمە هەوڵ بدەین لە مانگی ڕەمەزاندا کە مانگێکی پیرۆزە هەوڵ بدەین ئەم تاوانانە هیچ نەبێت. تۆ یاسایی شارەزاتری ئەو حکومەی کە بەدی نەکرێ ئەکرێ تا چەند گونجاوە و دووش قازیمان هەبوو جاران قازی کوردەکانی کۆن یاخود ئەوەی لە ناوچەیەک فەرمانڕاو بێتن حاکم بێتن هەر لەسەر بنەمای شەریعەت و دینداری و پەیوەندی کۆمەڵاتیەکان هەوڵیان ناو کێشەکان چارەسەکەن و تا ئاستێکیش کێشەکان بچووکراونەتەوە ینی توانراوە کۆنتۆڵ بکرێت. تەسەوڕەکەم بابەتێکی بێ زانیاری باشمان. ئێمە کۆمەلگایەکین مقەیدین بە یاساوە، ینی تۆ چەند بڵیت ڕاستە لێرە و لەوێ قساکرێت کە یاسا سەروەر نییە کە یاسا تەنها بۆ هەژارەکانە، بەڵام ئێمە بمانەوە نەمانەوێ بەشێکی زۆری ئەو یاسانی کە لە هەرێمی کوردستانە هەن بەگەڕانەوە بۆ شریعەتی ئیسلامی. بە نمونە ئێمە یاسای باری کەسیمان هەیە، یاسای باری کەسی بە تەواوەتی لە شریعەتی ئیسلامیەوە وەرگیراوە. جا قسەکە ئەمەیە ئەگەر ئێمە گرفتێکمان لە شریعەتی ئیسلامیەکە هەبێ چۆن یاساکەی پێ کۆنتترۆل بکەین. بە نمونە ئێمە بابەتی فرەژنیمان هەیە، بابەتی فرەژنی یەکێکە لەو بابەتانەی کە لە یاسای باریکەسیا هەیە و لە شەرعی ئیسلامیەوە وەرگیراوە، بەڵام ئێستا خۆی بۆ خۆی دکتۆر مامۆستایانی ئاینی لەو بابەتەدا کۆگنی هەندێکیان پێیان وایە کە دەبێت موافقەی خێزانی یەکەم وەربگیرێ. عالمە کوردانی کە لە بواری دینداریە لە ماوەی ڕابردووە عالم بوون بۆ چوونی زۆر جوانیان هەیە لەسەر ئەم بابەتانە. دکتۆر بینی دین بابەتێک هەمیشە گفتوگۆ هەڵەگرێت لەگەڵ سەردەما لەگەڵ پێشکەوتنی سەردەما لەگەڵ گۆڕانکارەکانی سەردەما هەمیشە مایی تێڕامانی جیاوازترە. یعنی بۆی کە تۆ بیگونجێنی لەگەڵ سەردەمەکە لەگەڵ کۆمەڵگەکە لەگەڵ و تازەگەریانی کە دێنە نێو کۆمەڵگۆ. جازەی لاەنە شتێکی باس کرد ئەوەی کە دینە ڕاستەکە کامەیە ڕۆژانەی شتێکی بیرهێنامەوە لەم ڕۆژانەی ڕابردوو و تارێکی توێژەری داری کورد دکتۆر مەریوانی وراقانە مەخوێندەوە بە ناوی دینی دایکم. جامە بۆ ئێمە بۆ بینەرانیش ینی هەر هەمان شتە باز لەوە کە ئەڵێ دوێنێکی دایکی داناوە کە لە 2012 بزان بەڕووداویات چۆ کۆچتوای کرد ڕۆحی شاد بێجێگی باش بێ. باز لەوە کە ئەڵێ دایکم ئایندار بۆکو دایک و باوکێرێکێکمان نوێژێک ڕۆژوێگر بڕای بەخوا هەبوو پابند بوو دایک و باوکێک هەرێکێکشمان هەر ڕەنگە بەو شێوازە بێ وە کۆمەڵگەی ئێمە هەمووی ئەم پابندی ئاینیانەیە هەبووە بە درێژایی مێژوەر هەی بوو ئەم پابندی ئاینیانە، بەڵام تونڕەوی ئیسلامیمان نەبوو ئێمە ئیسلامی سیاسیمان نەبووە، ئەم جیاوازیە فکریە قوڵانەمان نەبووە لە نێو ئاینەکەیە. یانی ئەوەی کە وەکو ئەم وتی قورآن ئەگەر ئاوها ختمێکی ئەگەر ئەمە و نەکرد ختمی مەکە، ئەگەر تۆ بە ڕۆژووە بی و نوێژناکی هەر مەیگرە، ئەگەر نوێژەکەی بە ڕۆژوو نابی ئەوە تۆ هەرە چیتە جەهەنمەوە. ینی ئەم دابەشکاریە ئەمە زۆر خراپە. ینی دینی دایکمان دینی باوکمان ئەو دینە پاکەیە کە کۆمەڵگەکەی ئێمە پەیڕەوی کردووە بەبێ ئەوەی کە
تەتەڕوفی لێ بکەوێتەوە بە بێەوەی تونڕەوی لێ بکەوێتەوە. فرانکۆ 22 ڕۆژمان هەیە باسی ئەوانەمان هەمووی بۆ بکە چۆن لە تونندڕەوی دوور بکەینەوە. ویکتۆر گوت پرسیار لەومان کرد لە ڕووی یاسایەوە کاڕانکۆ من بایمەش بە جەنابەت بڵین لە ڕووی تەندروستی و گۆڕانکاریانە چین کە بەسەر کەسێکایەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان تەقسی مانگەکە چۆنە هەر کاتی بە ڕۆژوبوونەکەش نا دوای ڕۆژوشکانیش لە ڕووی تەندروستی و گۆڕانکاری بەسەر مرۆڤەکانە چیت هەروە پێم وایە زانای زۆر باش ئامادەکرد من قۆپێکیشم کرد تۆ سەیری گرافیکەکانم کردی. ئەمە شۆکو مۆزوعی ئەوەی جەراتمان لێ هاتووە لەبەرەوەی کە دەستگەشتن بە زانیاری زۆر ئاسان بووە ولی هاتو خەریکن سەر لە خەڵکە شێوێنن. ئێمە ماوەیەکمان هەبوو پیانەوت ماوەی کاربۆهیدرات ئەو ماوەی کە دژ بە چەوری قساکرا کە لە کۆتایی تقریبا نەتوانین بڵین لە کۆتایی هەفتاکارەوە دەست پێکاتە و کۆتایی نەوەتەکان و سەرەتای 2010 ئەو ماوە بوو کەوترا پێویستەکە مرۆڤ وزەی خۆی لەسەر کاربۆهیدرات بنیاد بنێ و لە چەوری دوورکەوێتەوە لەبەرەوەی کە چەوری خراپە و مرۆڤ تووشی جڵتەی دڵ و دەماخەکە. لەم کۆتایانە ئێستا ئەوە پیا بووە کە دکتۆر ئەفرام زۆر بە جوانی ناوی ناوە ڕێجیمی دەوڵەمەندەکان کیتۆ ئەوەی کە ئەمە ئەنجامانەڵێن تۆ بێ دەست لە کاربۆهیدرات بگریتەوە هەموو وزەی خۆت لەسەر چەوری بنیاد بنی. بەڵام ئێمە بۆی کە سەر لە بینەرەکانمان نەشێوێنین ئەمووی کە زۆر گرنگە بە خەڵکی بڵین ئەوەیە کە بەندەی خزمەکارتان لە بەرنامەی چارەکە 6 ساڵە دەستگای میدیای کورساتم و پێشتریش 2 ساڵ لای نارتی دوو بووم هیچ کاتێک نەگەڕامەوە بە توێژینەوەی زانستی بەڵکو هەمیشە گەڕاومەتەوە بۆ ڕێبەری زانستی و ڕێبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی و دوشتە زۆری فەرقا. لەم لەولا خەڵکە بینم دێتە سەر تەلەڤیزیۆن تازەترین توێژینەوەی زانستی واڵێ ئەمە غەڵەتە. چونکە تازەترین توێژینەوەی زانستی بەلای کەمەوە 3 هەتا 5 ساڵیەوە هەتا کۆچێت ناو ڕێبەریەکانەوە. ئێمە نابێت لەسەر ئەساسی تازەترین توێژینەوەی زانستی قسە بکەین. ئەبێ لەسەر بنەمای ڕێبەری زانستی قسە بکەین چکە ڕێبەرە زانستەکانیش کۆمەلگە توێژینەوە زانستانە پاڵفتاکەن ئەوەی کە خەڵک پێویست ناکەی گوێی لێبێ بە خەڵکی ناڵێن ئەوەی کە خەڵک پێویستکە گوێی لێبێ بە خەڵکیاڵێن بەڕاستیمە زۆر مهمە جا لە خزمەتتانە و بابەتەم حازر کردو هەر لەسەر ئەمڕۆ باسی هین بکەین لەسەر نەخۆشیەکانی لەش چاشی کەم لەسەر چاو تەواو ئێستا باش ئەگەر باسی بکەین دەربارەی کامبەر ئەمبەر ببورن پشتم لێوە بەیانێ ببورن باشی کێشە تەندروستیەکانەکەین لەگەڵ ڕەمەزانە ئەم بابەتەکە دەست پێکەین لە بابەتی دڵەکزیەوە دەست پێکەین کە لە ئەنجامی گەڕانەوەی ترشەوە ڕۆیان لە ناو گەدەوە ئەمە ئەگەر گەدەی مرۆڤ بێ لێرە کە لە گرافیکەکە دیارەمەسی تەلەڤیزیۆنەکەکەمەوەی کە باشتر ببینم دوو دانە گیرەی هەیە گیرێکی هەیە لێرەوە کە ئاگەڕێتەوە بۆ سوورێنچ گیرەیەکی لێرەوە کە دەرەچێت بۆ ڕیخۆڵە باریکە ئەم گیرێ هەندێک جار تووشی شلبوونەوە بێ هەندێک جار بەهۆی نەخۆشیەوەیە زۆربەی جارەکان بەهۆی قەڵەوەیەوە هەندێک جار بەهۆی جۆری خواردنەوەی ئەگەر زۆر بخۆی ئەکرێت ئەم خواردنە لە ناو گەدەت نەتوانێت قەتیز بمێنێت لە ڕێگەی کرانەوەی ئەم گیرەیەوە بگەڕێتەوە مرۆڤ تووشی دڵەکزە ببێت لەبەر گەڕانەوەی خواردنەکە لە سوورێنچکەوە بۆ بڵین لە گەدەوە بەرەناو سوورێنچکە بۆ خۆی ترشی گەدا بڵین گەدە ناوەندێکی زۆر ترشە کارەکە بۆ هەرسکردنی خۆراک و لە ناوبردنی بەکتریاکان بەڵێ زۆر باشە ئامۆژگاریەکانمان ئەو بەڕێزانەی کە دەرمانی دڵەکزیان هەیە پاش بەربانگ و پێژەمەکان وەریگرن وەخوایان لە خواردنی سرۆکرا بە دوور بگرن لە باتیەوە خواردنی پڵاو و سەوزە بخۆن ئەمە زۆر گرنگە کە تەرکیزمان لەسەری بێت وەکو هەر هەمومان مەسەلەی دەرمانەکان دکتۆر بۆیان دیاریەکە بەڵام لە مەسەلەی خواردنەکانە خواردنی سرۆکرا و پاری شەر لێرە لە کاوانتاکەوان کەمێک باسی لوقمەقازیمان کردبوو بە ترند زۆر لە ناو سۆشیال میدیا بڵاو ئەم ساڵی زۆر کەس وڵاتی پێمە هەڵبرێتەوە باسی لوقمەقازی کاشێک لە خراپترین خواردنەکان بۆ تەندروستی هەر هەمومان و بەتایبەتی بۆ بەڕێزانی کە دڵەکزیان هەیە بریتێ لە خواردنە سرۆکراوەکان تەپسی قۆزی و هەروەها مریشکی سرۆکرا و هەموو جۆرە شیرینی حازرەکان کە تۆ لە بازاڕ ئەیکڕی بۆ لەبەر ئەم خواردنە سرۆکراوانە هەرسکردنی ئاسانیە ئاسانترینشت کە بیکە هەموو بەڕێزانی کە دڵەکزیان هێوانش کەنیانە بریتێلێک کە قاپەکە بکەین بە دوو کەرتەوە کەرتیشان بریتی بێت لە سەوزە لە بابەتێکە ئاگری بەرنەکەوتەوە کەرتەکەی تریشان خواردنی کوڵاو بێت بەڵاش فەرمووت زین لە کێشەکانی درۆ باسی شەکرەمان هەیە باسی زۆشتی ترمان هەیە و زۆر گرنگە لەبەری دوو ژەمی گەورەی قورس 4 ژەمی مامناوەند بنۆشن وەک چی وەکەوەی کە تۆ لە بریەوەی کە یەکسەر بەربانگ هەموو ژەمەکە بنۆشیت
هەوڵ بدە کە نیوەی ژەمەکە بنۆشیت ساعتێک دوای بەربانک نیوەکەی تری بنۆشیت یاخود دوای تەراویح بەشەکەی تری بنۆشیت و شەو زۆر گرنگە کە زوو بخەوین بە پێچوانەوەی کە خەڵک زۆر جارە سە بۆ فەرموو. هەندێک کەس کە بە ڕۆژووە هەر لە کاتی شکانی بانکی ئێوارەیە قسە دەستکا بە ناخواردن و بەشی پاشێوی ژەخوا. باڵێ ئێستا بەیانی زۆر گۆ جاران لەوەی پاشە و بکرایە بە دووژم بەس هەر لە ئێوارەوە بەشی تاوی 4 ساعتێکی تری ژەخوا. کاکی تۆرۆ بەشێکی زۆری پەیوەندی بۆ هەیە کە پێڵێن کریڤین ئەوەی کە هەڵپە تەبەن وشەی کریڤین یان هەڵپە ئەسڵی زانستی هەیە و فعلەنی شێ بە تایبەتی بۆ شەکر هەڵپە زۆرە کە شەکرەکرێت لە شیرینەکان و لە خوورماوە سەیری بکەیت تا خۆگاتە شیرینی حازرەکان هەتاگاتە نان و برنجیش وەجگەلەوەش لە دەرەنجامی ئەو 16 ساعت بە ڕۆژبوونەیە ئەگەر پاشێوەکەت باش نەبوو بە پرۆتین لە شتەکەمە بێتەوە کە پرۆتین لە شتەکەم بۆ تووشی و هەڵپەیە بیکابیت کە جەنابەت ئاماژێت پێدامەشە چۆ سەر ئاینی دایکم ئەوەی کاکڕانکۆ کە هەوڵ بیت بە دەستورە کۆنەکە نام خۆی کەم خۆری دایم خۆربی کەم خۆری دایم خۆربی فەوەی جەنابەت فەرموو زۆر دروستە کە نابێت بۆ شێوەیە خەڵک نامخوا بەکۆ بێت ژەمەکانی بچووکات و بەتەبەتێم قسێ بۆ بەڕێزانە زۆر ڕاستەکە دڵە قزیان هەیە لەبەروی کە کۆبوونەوەی خواردن لە ناو گەدای ترگەدە هەڵاوسێنە بۆ من جێگەی سەر سوورمان بوو کە یەکەم جار زانیم گەدەی هەر مرۆڤ بە قەرمشتی کێبێ بەڵام لە دەنجامی زۆر خواردن ناکرێوانەی لێبێت چکە گەدە توانای کشانی هەیە باش خواردنەوەی قاوە و چای کەم بکەینەوە و هەروەهایان ڕوونی بکەینەوە هەروە دەست بگرینەوە لە خواردنی چۆکلێت و جۆرەکانی ترەوەی کە کەفاینیانتەیە چکە هەموو ئەمانە دڵە قزێ لە مرۆڤە زیاترەکات و جگەلەوە ئەگەر برادەرێک تۆ خێراتر بڕۆین لەگەڵ بابەتەکەیە باش ئاها ئەوەی کە زۆر خەڵک حەزی لێ مەسەلەی لا نەخەنوو لە ماڵ عارەقی نعناتان هەیە بەڵێ من هەموو زۆریش بەکاری زۆریش بەکاری یەکێکە لەو شتە باشانەی کە ئاکرێ بەکار بێنرێت بۆ ڕێگەگرتن لە دڵە قزێ لە ناوچەی گەرمیان و خانەقین پێڵەن ئاو پینگە یان ئاوی پوونگە کە لە پوونگە دروستەکرێت جەماعەتی سلێمانی ناسم پوونگە ئەوەی کەیکە بەسەر پات جاوە لەو مەنتیقانی لای ئێمە لە شوێنی فێنک و ئاوی سازگارە ڕێ گوڵێکی بۆن خۆشی شەکا خۆشی بۆنی خۆشی هەیە جاوە لە ناوچەکانی ئێمە ئەیکوڵێنن ئاوەکە یەگرن ئەمان لێرە سلێمانی ئاوی نعنان هەیە ئێمە لێ ئاوی پوونگەمان هەیە کە ماکر یارمەتی زۆر یارمەتیدەرێکی باش بێ لە دڵە قزێ و دوو لە ڕوتان لە باوە بژاکە لە کاتی ڕەمەزان لە ئەنجامی ئەو زۆر خۆریان دروستە بێت کە جەنابەت ئاماژێت پێدا وەجگەلەوەش لە کاتی خەوتنا سەر بەرز ڕاگرتن ڕۆڵێکی زۆری هەیە بۆی کە ڕێگە بگرێت لەوەی کە ترشەڵۆشی گەدە لە ناو گەدەوە بگرێتەوە بۆ ناو سوورێنچکو و بتوانێت یارمەتی با لە کۆنتترۆلکردنی بابەت کەمکردنەوەی دووکەڵەکان جگەرە و نێرگەلە و بەیت و هەتاوەکو دوایی ئەگەر وازیان لە بێنرێ باشترە خۆگەر وازی لە ناهێنن کەمی بکەنەوە و یەکیش لەو شتانی کە وترێک وایە نێرگەلە زڕی لە جگەرە کەمترە ئەسڵ و ئەساسی نییە و هەر فنجانێک نێرگەلە بەقەر 5 پاکە جگەرە زیان لە مرۆڤ دەدات لەبەر هەوڵ بدەن لە ڕەمەزانە یان جگەرە ترکبەنیان کەمی دکتۆر لەسەر بابەتی و جگەرەیە هەیە بە جگەرە ڕۆژۆکەشکێنە ئەوە چ زەرەرێکی هەیە یانیوە مازانی جگەرە زۆر خراپە دووکەڵ خراپە ئەوەی کە 16 ساعتە 10 ساعتی چینە خواردە و یەکسەر دووکەڵێکی جگەرە بۆ جستەی و نیکۆتی بۆ جستەی زەرەرەکە زیاتر ئەوش پەیوەندی بۆ کرێڤینەوە هەیە ئەو هەڵپەیە هەیە کە لە ئەنجامی بە ڕۆژوو ڕوئە خۆی لە ڕۆژشەرئێکەیەوە هەتاوەکو پێش تقریبان 80 ساڵێک بە جگەرە ڕۆژوو بەتاڵ نەبووەوە لەبەرەوەی بیرمان نەچێت کە جگەرە بابەتیش تازەیە هەتا ئێستاش هەندێک لە چی بکەم لەگەڵ جگەلەوەش مەسەلەی جگەرە کەمێک سوودی هەیە و کۆمەڵێکی زۆر زیانی هەیە بەڵام لەو بەڕێزانی کە بە جگەرە بەربانگەکە ئەکەنەوە لەبەر ئەو تووڕەبوون و عەسەبێت بوونەیە کە لە کاتی بە ڕۆژبوونە لانەخان باسی کردکە کۆبێتەوە ئێمە وەکو دکتۆر هەمیشە لە سەرمانەکە بە خەڵک بڵین ئەمە خراپە ئەمە باشە بەڵام خەڵک چیانەکان ئارەزوی خۆیت ئاسانترین شت کە بیکەن بۆی کە جگەرە کەمتر پێشن ئاو بە ئاو ڕۆژەکە بشکێنن باشە و بە ئاوی سارد دووش بگرن حەمام بکەن و لە خواردنی گەرم دەست بگرنەوە چونکە نازم ژەنە بە جگەرە کێشاوە من نەخێر ئای باش جگەرە تەبیعەتێکی هەیە حەزی لە گەرمی و لە چەوریە یعنی ئێستا ئەوانی کە جگەرە کێشەنیان بپرسە پێت ئەڵێن لە دوای کەباب خواردن جگەرە زۆر خۆشە لە دوای چای گەرم جگەرە زۆر خۆشە بەس قەت نابیستی پێ بڵێن لە دوای قاپێک زەڵاتە جگەرە زۆر خۆشە لەبەرەوە ئەگەر ڕاکێش بوو من فێلەن وایە من قەدەوەم نەبی بەس هەمیشە باسی کەباب و چاکە کراوە بەڵێ
لەبەرەوەی کەسگەرە بۆ خۆی گەرمە و حەزی لە گەرمیە بە گەرمیەکان بەیەکەوە دەن لەبەرەوەی شێک لە ڕێگە ئاسانەکانەوەیە کە مرۆڤ بە ئاوی بەلوعا بەربان بکاتەوە و هەروەها لەگەڵ ژەمەکەیان نوێی ژەمەکەی بکات بە سەوزە و لە کاتی دەسەڵگرتنە کەمێک زەڵاتە بخوا لە کاتی دەسەڵگرتنە بۆی کە ئەو کاتە سارد بووی کەمتر حەزت بۆ جگەرەکاتچێ و دووشی ساردیش بۆ بابەتە زۆر گرنگە کۆنتترۆل نەکردنی شەکرە یەکێک لەو بابەتانی کە لە ڕەمەزانە هەیە بابەتی ئەوەیە کە ناتوانین بەهۆی ڕۆژوگرتنەوە شەکرە کۆنتترۆل بکەین ئەگەر چی ڕۆژوگرتن بۆ خۆی ئەکرێت سوودێکی هەیە لە کۆنتترۆلکردنی شەکرە بەڵام ئەوەی کە من لە ڕێبەرەکانی حکوومەتی بەریتانیا وەرم گرتووە ئەمانە هیچی قسەوڕێی خۆم هەمووی ڕێبەرەکانی حکوومەتی بەریتانیای وەزارەتی تەندروستی بەریتانیایە ئەڵێ ئەو بەڕێزانی کە جۆر یەکەمی شەکرەیان هێوانی کانسۆلین بە شێوەی دەرزی لێن ئایا لە سەرشانیان بێ ئایا لە سەرڕانیان بێ ئایا سەرورگیان بێ وا باشترەکەمان بە ڕۆژوو نەبن ئەگەر چی دوجارێکرێ پرس بە پزیشکی پسپۆ بکرێتەوە بەڵام حکوومەتی بەریتانیا وەزارەتی تەندروستەکەی ئەڵێت کە باشە وا پێویستەکات کە بە ڕۆژوو نەبنوا باشترا و بەڕێزانی کە لە ڕێگەی حەبەوە کۆنتترۆل شەکرەکانەکەن کەم پێیانترێت جۆری دووەمی شەکرە بۆ زانیاری بەڕێستان لە سایە پێنجی خەڵک جۆری یەکەمی شەکران هەیە کە بۆی ئەنسۆلینە کۆنتترۆلەکرێ لە سانەوە پێنجی خەڵک جۆری دووەمی شەکران هەیە کە پێران شەکرەی تەمەڵی شەکرەی خۆشیانی کە باوترین حەب کە بەکارهێنێ مێتفۆرمینە بۆ شەکرە ئەوان دەکرێت ڕێگەی پرسکردن بە پزیشکەوە شەکرەکان کۆنتترۆل بکەن و هەروەها ئەگەر تاوەکو ئێستا فحسی شەکرەتان نەکردو شەکرەی سێ مانگی تێپەرەوە ڕەمەزان باشترین کاتە بۆ کۆنتترۆلی شەکرەکانتان و هەروەها ئەو بەڕێزانی لە کاتی بە ڕۆژبوون هەمووانی کە شەکران هێمانی کە شەکران نییە ئەگەر هەستیان کە تەرکیزیان تێک چووە بێهۆش بوون یان بێهێز بوون یان ڕەنگیان زەرد بوو وا باشتر یەکسەر ڕۆژەکە بشکێن چونکە بەڕێزان بیرتان بێ کە ڕۆژوو هەموو عیباتەکانی تر لە پێناو خزمەتی مرۆڤایەتیا هاتووە ئەو کاتەی کە زەرەرت لێ پێویستەکە ڕای بگری هەر لە خودی شریعەتی شاهەیە کە لانەخان لە هەمومان نزیکترە لە شریعەتەوە ئەو بەڕێزانەی کە ڕێگان پێدراوە بە ڕۆژوو نەبن کێوچێن دیاریکراوە کەسانێکە تەندروستیان باش نەبێ نەخۆش بن یا کۆمەڵێک بەتایبەت بۆ ئافرەتان کۆمەڵێک عوزری شەرعی هەیە کە ئەمانە ڕێگەی پێنەدراوە ئافرەتێکە حامیلە بێ ئەنی کۆمەڵێک بابەتێ لە شەرع دیاری کراوە کە تۆ دەتوانی بە ڕۆژوو نەبی و ڕێگەی پێدراوە دواتر ئەگەر توانیت ڕۆژەکان بگریتەوە ئەو کەسانەشی کە ناتوان ڕۆژۆکە بگرنەوە فیدیەکەی چەندێکە دەیتەن دیارە مامۆستایانی ئاینی باشتر لەسەر بابەتە ئازانن بەڵام بابەتەکە بەو شێوەیە بەڵێ دەست خۆشلانەخانەوە هەر بۆ بوو کە تۆ لە هەمومان نزیکتر لە بابەتە شەرعەکەەوە لە بڵێتی خوێندووتە و هەروەها ئەو بەڕێزانی کە لەگەڵ شەکرەکە نەخۆشی تریانەیە و نەخۆشیەکانی گورچی لەو چاو و دڵ و مشک دەبێت بە وریایی لەژێر ڕێنمای پزیشکی پسپۆرە بتوانن کە بابەتەکەیان یاخود نەخۆشیەکان کۆنتترۆل بکەن و باڵێ باش ئەوە برادران ئەڵانەوەی کەماوە ڕۆژێکتر سپاسە دەستخۆش بابەتێکی زۆر باش لە ڕووی تەندروستی و شتی زۆر باشە پێوتین بێگومان لە ئامەد فڕات محەممەد بەغڵۆ پەیامنی کورسانی ویزە راپۆرتێکی کردووە لەسەر مزگەوتی گەوری ئامەد جاوانی چوو بێتنە ئەوێ ئەزانن چێژ و تایبەتمەندی ئامەند لەو ئاسەوار و بیناکۆن و مێژویانەیە کە لە نێو ئامادابوونیە و پاراستنی شێتی و تاکو ئێستا هەستەکەی بۆ خەڵکی ئەوێ ئەم بیناو شوێنوارانە تازن ینی هەر بەکارێ هێنرێت هەر سوودی لێبینین فرات راپۆرتێکی کردووە پێکەوە بینەرێ بین دواتریش درێژەین بە بابەتەکان بەریا حەزرەتی ئیسا di sala 639 ji aliyê erebên misilman ên ku li Diyarbekirê serdest bûn perestgeha herî mezin yanî dêra Martoma ya li navenda bajêr veguherandin mizgeftê. Em ji nivîsan hîn dibin ku di sala 1901 da bi fermana Mîrên Selçûkîn mezin Melikşah rastê temirkirineke mezin hatiye û di serdemên cuda da gelek caran bi temirkirin û zêdekirinan şeklê xwe yê îroyîn girtiye. Sosyal dayanışmayı, kardeşliği engelleyen bir diğer konu aziz Müslümanlar hasettir. Kur'an-ı Kerim'de değil mi? Di encama şevat û erthêja sala 1915 da kemer, sütun û kevirên xemilandî tev hilweşiyan. Kevirên mermer ên ku li derve hatin dîtin piştê vê dîrokê belav bûne. Sahibi kıl. Hangi yönünü işte eğer kıskanıyorsanız, haset ediyorsanız hangi yönüne? Ya Rabbi beni de ondaki o özelliğe... Mizgefta mezina Diyarbekirê wek refleksa mizgefta Emeviya navdara Şamê
یا سردما دستپیک یا اسلامی با آنادولو را تی شیروه کرن وک حرمی شریف و پنجمینا عالم اسلامی تی قبول کرن. د مزگفت دا دمجمیر روژه یا کج آلی عالم نافدار الجزیری که باوی سیبرنتیگه تی قبول کرن هاتیه چه کرن جی هیا. نشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له ونشهد أن سيدنا محمدا عبده ورسوله دناو مزگفت دا جبو حنفیان جبو شافعیان جین جدا هیا. آلیه که مزگفت جین مدرسه هیا. مدرسه مسعودیه لسر اولو چانده گله غزمت مزم پیکانیه. دوی مدرسه دا سیدای جزیری درسای کمین دایه. هر وا جوی دمی حتی ایرو دمجمیر جزیری یا تاوه لناوندا مزگفته و بکارته. اف دمجمیر تاوه بالا گلک گشتیاران دکشینه. لآمد روژن اینه گلک ولاتی لوی مزگفتا قدیم کم دبن و اولا خو پیکتینن. کسین کش دروای آمدن جی تین باجار هم جبو لمیجو کارین اولی هم جیج بو دیتنا مزگفتا قدیم تین گریانه. مزگفتا قدیم جبر کو جیه گشتیاریه جنو زاروک شی دکارن دنا مزگفت دا بگرن او وینیان بکشینن. د مزگفتا مزن یا آمده دا جبو جنان جیک تایبت جی هیا کو او جی بکاربن لمیجا خو بکن. او جی تایبت مندیک مزگفته یه. Ruhumuzun sevinmediğini Allah'ın zikirde aramaktır. Kıymetli Müslümanlar, o seni görmektedir. Hadis-i şerifte de ifade edildiği gibi insan yalnızca Allah'a kul olmak, her an Allah'ı görüyormuş gibi yaşar. لسر وی مزگفته گلک فیلمین دوکومانتری جی هاتنه چکرن و سمبولا آمده یه. ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله شکلی داره. باشه مدام ایروژی چکی مزگفت هم ازم کشیده.
خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان چەند خولەکێکمان ماوە دکتۆر هاوڕێیان باسێک لەوە بکەین کە لەم مانگەدا زۆر گرنگیە دەین بە لایەنێک کە میدیا کاریگەریەکی زۆری دروست کردو ێستا لە نێو ماڵەکانمانە یعنی ئەو میدیای ئاراستەمانەکە جاران دەیانوت دایک و باوک پەروەردەی مناڵەکە بەڵام ئێستا میدیا و سوشەڵ میدیاش لەگەڵیدا ئەو ئاراستی ڕفتاری مناڵەکانمانەکە هەنی ئەو میدیایە واکە کە مناڵەکانی ئێمە چۆن بیر بکەنەوە سێری چی بکەن بە چی کاریگەر بن. ئەریکفرۆم لە کتێبی بەناوی ژیانەوە چیرۆکێکە گەڕێتەوە لەبارەی کاریگەری میدیاوە لەسەر مناڵەکانمان دەڵێ ڕۆژە باوکێک لەگەڵ مناڵەکە لە نێو ئۆتۆمبیلێکا بن ڕۆژێکی سەرما و بەفر و ئەوە تای ئۆتۆمبیلەکان ئەتەقێ باوکەکە دابەزێ تایەکە بگۆڕێ مناڵەکەی پێڵێ باوە ناتوانانی دەستنێ بە کۆنتترۆلەکە یا بیگۆڕین یعنی مناڵەکە ئەوەندا تەلەڤیزۆن وای تێگەیانە جیانێکی خەیاڵی لا دروست کردووە کە ئەوەی هەیە ئەگوزارێ لە دەرەوەش ئەمە هەر ینی هەر ئەلکترۆنیاتە خەیاڵیە ئەتوانین دەستین بە کۆنتترۆلەکەمانە ئێمە ژیانمان بگۆڕین. ئێمە لە ڕوانگەی ئەم کاریگەریەوە هەوڵە دێن ئەم چەند ڕۆژەی کە لەم پرۆگرامە پێکەوەین بە یارمەتی ئەو بەڕێزانش کامیوانە بن لە پرۆگرامەکە بە سپاسەوە هیوادارین داوامان کەسێک لە بەرنامەکە بەشدار بێ لەگەڵمان هەوڵ بین کە بەرچاوڕوونیەک بین بە بینەرەکانمان ناڵێن ڕێگەی ڕاست بەڵام ئەوەی کە ڕێگەی ڕاست ئەزای با لەرە ڕاتگرم کاکڕانکۆ سەیری میدیای کوردی بکە من لاوانە لە هەمووتان کەمتر مەجای سەی تەلەڤیزۆنم هەبێ بەڵام هەومان سەیری فەیسبووکەوە ناکەین سەیری ئەو بێ احترامیە بکە کە لە بینی ژنومێردا هەیە لە دراما کوردیەکانە ڕاست چەند درامای کوردیتان بۆ ئەژمێردێ بە دەست بێ زەحمەت بۆم بژمێرن بڵێن لەم دراما کوردیانەیە کە بە تایبەتی لە باشووری کوردستان و بەرهاتووە نمونەی باڵای تەعاملی ژنومێردیتیایە نمونەی باڵای مامەڵەکردنی هاوڕێیتە نمونەی باڵای خوشکوبرایتە ئەزانی ناوی ئەزانی تۆ ملاحەزەت کردووە لە زۆربەی دراماکانە ژندەمەوە و پیا و جێلە احترامم بۆ ڕووی جەنابەت هەیە تۆ تێبینەوەت کردو کاکڕانکۆ ئەی باش ئێمە پیشانی خەڵکی نین کە تەعاملی ڕاستیە بێت چۆن بێ ئەی چێ پیشانیان بە کەواتە هەوڵە دێن ڕێگە ڕاستەکە قسێگێ دەڵێ کەس لەسەر ڕێگەی ڕاستبوون نابێ ینی بەمومان ڕێگە ڕاستەکە پیشان بین بۆی کە وەکومامێ منەڵێ بۆ نەجاتی ئەم گەلە کۆی لەو هەژار و بێ کە سەرجانی پاک و بیری تێژ و ڕێگە ناسینم بەوێ ئێمە هەوڵە دێن کە هۆشیاریەک بڵاو بکەینەوە کە ئێمە میلەتێکین خاوەن فەرەنگین خاوەن مێژوین خاوەن شارستانیتین ئێمە ئەوانەی کە مسلمان و بڕوادارن دەکرێت سەلاحەدین بکەن بە نمونەی باڵای خۆیان کە ژیان شانازی پێواکە بەدا خۆی مخۆمان وەکو کورد هێشتا بیری تونڕەوی حزبایەتی و ئاینی وای کردووە کە سەلاحەدین فەرامۆش بکەین ئەوانەی کە بڕوادار نین ئێمە دەیان کەسایەتی گیانیمانێک کە شانازیان پێوە بکەین لە مێژووی ئێمەدا ئێمە زۆر قسەیەک دەکرێت دەڵێن کورد فەیلسوفی هەیە بەڵێ ئێمە دەیان فەیلسوفانێک کە شانازی پێوە بکەین جیهان شانازی پێوە کرد ئێمە دەیان مفتیمانە بۆ لە مەکە کە وەکو دەوترێ مەڵبەندی مسلمانانە بەڵام کوردەکانی ئێمە لەوێ مفتی بوون ئێمە سوورەوەردیمانێ لە مێژووی فەلسەفەی جیهانیدا ئێمە ئەگەر بۆ فەلسەفەی کورد بگەڕین لەم سەردەمانی دواییشا لەم چەند سەد ساڵی دوایشدا ئێمە دەتوانین لە نێو دێڕەکانی نالیە فەلسەفە دۆزینەوە ئێمە دەتوانین لە نێو دەڕەکانی نەحویە بۆ فەلسەفەی کوردی بگەڕین ئێمە فەیلسوفێکی وەکو مەولەویمان هەیە بەڵام لەبەر کات ڕزام بەرەو کۆتایە چین کەمتر لە خولەکی کشمارما بێ کەواتە ینی ئەوەی کە گرنگە بەلامانەوە کوردانە بدوێن کوردانە بیر بکەینەوە لە مانگی ڕەمەزانشدا دەکرێت نزاکانیشمان بە کوردی بکەین ینی چ نزایەکی عەرەبیە هێندەیەوە جوان بێ کە مەحوی ئەڵێ چ خۆشە بەم هەموو ئەسیانەوە بمبەخشی یا ڕەبی ببەخشە بگرە دۆزەخ خۆڵەمێشی کەم بوو یەک مسخاڵ ینی ڕۆژوتان شکاندووە خوا دەفەرمێ نزاکانتان قوبوڵە زۆر باشە ئەو دێڕانی مەحوی دەست بەرزکەنەوە و داوا لە خوا بکەن زایەکی عەرەبیەکەن جاری وایە لی تێناگەن ینی وا خۆشە مرۆڤ بزانێت داوای چیەکە هیوادارم بە کوردی بیرکەینەوە بە کوردی بژین ئێمەش لەم بەرنامەیە وا بکەین کوردانەتر بژین و ڕنگ باتۆ لە ژیانمان کەواتە دکتۆر لە ئەیوارانی دواتر ئێمە لەگەڵ بینەرەکانمان بەرداوامیمان دەبێت تا ئەو کاتێک کەوانی جێژن دەردەکەوێت و دواتر هەرێکێکمان بە پێی پسپۆری خۆی
بەرنامەی تایبەتتان لەگەڵ دەکەین و هۆشیاری تەواو لەسەر و بابەتانی کە بە درێژای بەرنامەی ڕۆ باسمان کرد ئەو کاتە بەورتر لەسەر بابەتەکان دەوستین و گفتوگۆ دەکەین کاتمان هەر ئەوەندە بوو ئەم ئێوارەیە تەنها ناساندنێکی بەرنامەکە و ستافەکەمان بوو لە ئێوارانی دواتر لەگەڵتان بەردەوامیمان دەبێت ئەگەر شتێکتان نابێ هاوڕێن دەستان خۆش قبول شەوتان سپاس بۆ بینەربوون.